3, 2, 1. ساڵتان لەبێت بینەرانی عزیز لە ڤیددیۆیەکی نوێ لە کەناڵی داڤیان کوردیش گەڕانی وڵاتان لە ڤیددیۆ ڕۆماندا باز لە دروستکردنی ئاڵای کوردستان دەکەین. باکات بە فیرۆنە دەین و دەست بە ڤیددیۆکەمان بکەین. هەروەکو دەیبینێنەوە دوو جۆرە، ئێوە لەم ڤیددیۆیدا باز لە دوو جۆری دەکەین بە دروستی بکەین لە ئێستا. هەروەها بۆ دروستکردنی ئەم ئاڵای پێویستمان بە بانەرە کە بە 6 وڵ و 1 ستیک دروست دەکرێتەوە و ئێمە 12 وڵمان هێنایە و هەروەها 2 ستیکیشمان هێنایە بۆ دروستکردنی دوو بانەر تاکو هەردوو جۆرە ئاڵایی لەسەر تاقی بکەینەوە. و ئەم گوڵانە بەکاردێتن بۆ دانانی ڕەنگەکان. ئێستا کە بۆی کرافتینگ تیبڵ دەیکەین بە ڕەنگ و ئەم کاکتوسە بە فۆرنەیس دەیکوڵێنین دەبێت بە گرین دای و ئەم گوڵانەش بەهۆی کرافتینگ تیبڵ دەیکەینە. هەروەها جەماعەت بۆ دروستکردنی ئەم جۆریان پێویستمان بە بانەر پاتێرن هەیە، با بچین بگەینین کە لە نێتەر دەست دەکەوێت لەناو سندوقەکان دەتوانین بیدۆزیێتەوە. با بچین دروستی بکەین. پاسا ڕەنگی سەوز دابنێن کە وەکو دەزانین ڕەنگی سەوز لە خوارەوەیە و دووبارە بانەرەکە دادەنێینەوە و ڕەنگێکی تری بۆ دادنێن. ئێستا ڕەنگی سوور دادەنێن، ڕەنگی سووریش لەسەرەوەی ئەوشمان بۆی دانە. دووبارە بانەرەکە دادەنێینەوە جار ڕەنگی زەرد دەهێنین، ئەم خڕێ هەر دەبژێن کە لە ناوەڕاستی ئاڵایەکەدایە. با بچین جۆری دووەم دروستکەین لە ئاڵایەکە. سەرەتا وایت بانەرەکە دادەنێیت و دواتر گرین دایەکە کە لە خوارەوەی و دووبار بانەرەکە دادەنێیتەوە و ڕەنگی سوور کە وەک دەزانین لەسەرەوەیە. دووبار بانەرەکە دادنێینەوە، ئەم جارەیان بانەر پاتێرنەکە دادنێین کە وەکو دەیبینین وەکو گوڵێکە لە ناوەڕاستیدا. وەڕای خۆشتان بنووسن لە کۆمنت بزانین کامیان جوانترە. بەڕای من ئەم سادەکەیان جوانترە و هەروەها ئاسانترش دروست دەکرێت و ڕای خۆشتان بنووسن لە کۆمنت بزانین کامیان جوانتر. گەیشتینە کۆتایی ڤیددیۆکە، تکایە لایکی ڤیددیۆکەتان بیر نەچێت سەبسکرایب کەناڵەکەمان بکەن ئەگەر نەهێنەوە. ڕای خۆشتان بنووسن لە کۆمنت. تا ڤیددیۆیەکی تر خواتان لەگەڵ.